ئەوڕووکە گەنج ئەوڕووکە ژنێ دینی قوڕی بەسەری وەردەبیت. باوەڕکە ڕۆژێ 50 نەفەر دێت لەو خانی بەڵام خانی کرێنی هەر کەسێک خانی بەکرێ بدا لە لای مە بنویسی یەکەم خاڵی ئەوەیە بە شەرکیم پاشی خانی نەدات لانی بە 600 مەمنون کابرا بستەنە بە 600 بەێ خاوەنی خانوەکە یعنی هەتا ناسنامەی ئەوەکەی لێ وەرگرتیا موچەی خانی یانە 100 مەتر بی برێ 300,000 هیچ ساڵێک وەچە ساڵ نەبووە من کوڕەکانم هەن لەبەرەوە ژن نایەنەکان ئەڵە من نەدەهاتم هەیە نە پرۆژە هەیە خانوشی دەست ناکەوێتە ساڵتان لەبێت لە نووسنگەکانی خانوبەرەم لە سۆران ئەم پارچە وەرەقانی بەدەستی منەوەیە نۆرەگرتنی هاوڵاتیانە ئەو گەنجانەی کە تازە چوونەتە ناو پرۆسی هاوسەرگیری و ئەیانەوێت خانوویەک بەکرێ بگرن بەڵام خانوو دەست ناکەوێت هەر کەسە و هاتۆتە ئەو نووسنگەیە ناوەکە و ڕقمەکەی خۆی جێهێشتۆ بەوەی خانوو دەستکەوێت بەڵام خانوو نییە لە سۆران ئەم نووسنگانە لە سەرەتایەوە تا کۆتایی ڕەنگە بە هەمویان 5 خانوویان لا نەبێت بۆ کارتێ لە سۆران خانوو دەست ناکەوێت بۆچی نرخەکەی هەر خانوویەک لە 200,000 کەمتر نییە نرخی گرێبەستی نێوان خاوەن مڵک و کرێتی و ئەو نووسنگەی کە خانووەکەی بەکرێداوەتەوە چەندە هیچ ڕقابەیەک و چاودێریەک هەیە بەسەر ئەمە ئەمجارە پایتەخت میدیا بەدوای ئەم گرفتەوەیە کە تەنگی بە زۆری بەشێکی هاوڵاتیانی سۆران هەڵچنیوە. زۆر کەس دێت ئەوە خانی کرێت کرد نەکێک و دوو سێگان هەمویان زۆر کەس دێت لەبەرەوەی لێرە ئەزمەیە بۆ خانی بۆ خانوونی ناکرێت زەواج زۆرە ئەوەشی زۆر هۆکارە بەێ زەواجە هەی خانی ئاوادانکردنەوە نییە وەتە پێویستە حکومەت شتێکی دیار کرد بۆ زرۆفەی مثلا بۆ نمونە سندوقێکی دانێت وەکی هەموو وڵاتەکان ئەو سندوقە کە گەنجانی ئەوڕکە ئیسفادەی لێ بکەن یعنی بەقەرد سەردەمی ئەوڕکەوەکی سەردەمی پێشانیە بە چەپ لە کوتانێکی بیکێ بگوێزیە و سێ چار چوکلێتی بەسەریدا بکەیت ئەوڕکە ساڵۆنی دەوێت سرانبێژی دەوێت هەمووی بارگرانیە هەمووی بارگران ئەوڕکە گەنج ئەوڕکە ژنێ دینی قوڕی بەسەری وەردەبیت لەبەرەوەی خانووی دەست ناکەویت تشتەکان گرانە پارەوەکی پێش معاش نییە لۆبرای خۆ بڵێم تەوزیعات هەیە مەسەن دەرێ ئەوەندە زەوی تەوزیعکران بەلا باشە سەر ڕێی ئەو هەموو گرفتانە ڕێژەی زەواجش هەر زۆرە ڕێژەی زەواجی زۆرە ڕێژەی تەلاقیشی زۆرە هەنی وەکیەکن ئەو ڕێژە بچی باشە وەش گرفت نییە نەبوونی خانوو ڕەنگەوە لە خێزانێ بکە خانەوادەیەک بکە کە خانووی دەست نەکەوێت مشکلە بەڵێ سەتا هەشتا ئەن سەتان و هەت خەلکی مە گرفتەکەی ئەوەیە بەسەران بەخۆ زۆر گەنجان دەناسن گرفتەکەی ئەوە بووە نەیتوانیا لە ناو مالی بابی وەچی پێویست لەوانە ژنەکە حەز دەکات کوڕەکە لەوانە هیچ مشکلێ بەس ژینی ئەوڕکە ناوێت لە ناو مالی بابی کوڕی بیت دەیوێت سەر بخۆ بیت خانی خۆیەوی مالی خۆی هەبی کوڕێژ ناتوانانی خانوو دروست ناتوانانی خانوو دروست دەست نەکەوێت کرێ هەبیژی ئەمکانیاتی نیە کرێ بدەن نەخیر ناوەڵی سخانی کرێن زۆربەی نووسنگەکان گەڕاوم لەم سەر هەتا ئەو سەر وڵی ڕۆژاوی ڕەنگە دوو سێ خانی ئەوش خانووی کەڵویانەوەتە خانوو کرێکی سۆرە وڵی قەیرانی خانی هەیە ڕاستی لە سۆرە ینی ئێستا و ماوەی باوەڕکە ڕۆژێ 50 نەفەر دێت لەو خانی بەڵام خانی کرێنیە جاهوکارەکەش ڕەنگە کۆمەڵە هۆکار هەبی ئێستا ڕێگری هەیە لەوەی کە ئەوانی ئەگەر تۆز بابی ناکرێتێ زۆربەی ئەوانی تاپۆ بن تاپۆش کەمە لە سۆرە هەوکارەکە ئەوێ ینی هۆکارەکە بوویتەوەی کە خانەکان ینی بەرز بوویتەوە باشە من دیکەتم داوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ نمونە تیکتۆک بەڵێ پێیج هەیە خانوو دائانێ بەڵێ کە ئەچێ ناو ئەکاونتەکە ئەبینی نووسنگە نییە بەڵێ
ئەمەش ئەوە چشێل و ماری وڵا ئێستا ئەکاونتی خانی دائنێ باوەڕکە ئەسڵەن هیچ حسابی ئەوکەی ناکە برێ ئەو خانەدا خۆ چەند دینی ڕێژەی دانا باوەڕکە ئەمن واللهی نازانم ینی ئەچەند تەسویرەکەن بەڵێ بەڵێ ئەرێ وڵا خەڵکی ئێستا دێ ئەرێپلانە نووسنگە لە کوێیە هیچ نانا هیچ وجودیشی بەڵێ بە نرخەکی زۆر کام ینی ئەگەر بێت و ئەو نرخانە هەبی ڕەنگە خەڵکە چ لێرە هەبی ڕۆژ دەخانیا بکڕیتەوە لەو خانیانە بەڵام نرخەکە هەونیە گرێبەستی نێوان ئەمانە چۆنی ئەمە بە چەند بڕمونە خانوویە 500,000 بەڵێکیت یان 300,000 کرێت لەلای نووسنگایەوە چەندی لێ وەرەگیرێت بەخوای حەسەب نووسنگیەیە بەڵام لە کنەمەش زانی چۆنە لەبەرەبەر پرسیارەتی تێدایە ڕەنگە ڕێژەی وەربگرین بە قەدەر نیوەی کرێکەی باشەوە بارگرانی لەسەر کرێکی وڵی بارگرانی لەسەرمەش لەبەرەوەی لەسەرمەش حیسابە ئەمە ئەگەر ئیزازەی نوێکیەوە بەڕاستی پارێکی زۆر لێوەرەی جا ئەوەی من دیقەتمدا لێرە لە نێو نووسنگەکان خەڵکی زۆر بەدەمە و ئێواران دێ سەردای نووسنگەکانەکە خۆم یەکێکم لەوانە کە ماوەی نزیکەی 4 مانگە بە دوای خانووی کرێوەم لە سۆران بەڵام هەتا ئێستا دەستم نەکەوتووە لەم نووسنگانە هەتا ئەگەیتە ئەو سەر ناوم تۆمار کراوە بۆ ئەگەر خانوویەک هەبێت پەیوەندی پێوە بکرێت ئەو کاتش ئاخۆ لەگەڵ خاوەن مڵکەکە یاخود ئەو نووسنگی کە خانووەکەی لای ڕێگەکەوم ئەکید زۆری ڕێژەی یان ئەو نرخی کە بۆ خانووەکەدا ئەندرێت ڕەنگە لە توانای ئەو کەسە نەبێت کە بتوانێت خانووەکە بەکرێ بگرێت کەمترین نرخ لە سۆران بۆ خانوویەکی کرێ نزیکەی 200,000 کەمەش وە ئەکات کە خەڵک نەتوانێت خانوو بەکرێ بگرێت بگرێت لە سەروی هەمووی ئەو ئەشانەوە خانوو دەست ناکەوێت کە بە نرخێکی کەم بێت وە بگرێ هەر خانووش نییە. جا زۆربیان ئاوا لە بەردەم نووسنگەکەیان دان. سەلام عەلەیکوم. چۆنە قوربان ئەحواڵت؟ باش سەلامەتی. باردۆخ خانوو چۆنە لە سۆران؟ خانی کرێ؟ نووسنگەتانێ لەبەر نووسنگە خۆتان دانیشتن. بەڵێ. هیچ خانووتان لایە؟ نا والله. بۆ کرێ؟ نا بەخوا. لەکەیەوە هیچ خانووتان لا نییە؟ هیچ ساڵێک وە 4 ساڵ نەبووە. خانی لانێ برێ 650 ساڵ. ئەو شێوێ گرانە؟ بەڵێ. خانی لانێ 100 مەتر بێ برێ 300,000. هیچ ساڵێک وە 4 ساڵ نەبووە. بەدەستیش ناکەوی هیچ. بەدەستیش ناکەوی کابرا مەمنونە بە 300,000 بێتە ناوێت. بە 300,000 دەست ناکەوی؟ وەڵا بەدەست ناکەوی هیچ نییە. باشە ئێوە بەپێی ئەوەی کە خاوەن نووسنگەن تەبەن ڕەنگە زانیاریتان هەبێت لە شارەکانی ترش بەو شێوەیە هیچ شارە کۆچی سۆران نییە یعنی لە هەموو جەیەک بەدەستەکەی بەس لێرە نییە. تازە هات بە نووسنگەکەی دوت کۆمەڵە وەرەقەت دانابوو هەمووی ناو نووسرا بوو. بەڵێ. ئەمانە چیان؟ بەخوا هەرچی دێتە توان ڕقین بەجێ دێری کاکە خانی هەبوو بە هەر چەند سعر بی بە هەر چەندی دەمانەوێت نیشەوە دەست ناکەوی. نرخیان لە دەوری چەند لە نرخ؟ خانی؟ خانوەکان. لانێ بە 600 مەمنون بی کابرا بچتەنە. بە 600 دەست ناکەوی. لانێ بە 500 ئەو دەورە. باشە ئەوانەی کە لەوێ طبعاً بەشێکیان ژمارەکەی خۆشمدا. جگە لەوە مۆبایلیشم پڕە هەموو ڕۆژێ نامەدێ کاکە بەدەست ناکەی بەدەست ناکەی نییە چ لێ بکەم؟ وەڵای تۆش خۆت پێ نیشانەیەم ئەگە بازاران نامەم بۆ نهات عەقدە. هەمووشتان پەیجی خۆتانەیە لە تیکتۆک ئەوزەم ڕکلامی خۆتانە کە خانوو ئەگەر هەبێت وانە؟ نامەی ئەگە بازاران نامەم لۆ نهات عەقدە بێ. بازاران نامە. یعنی وەڵای گەنج ساتیە بە قورئان گوتیتی ئافرۆشم ئەگە خانی هەبوو بە دەوری 70,000 مەمنونتم. بە 70,000 خانووی کرێ بە 70,000 بارێ بەخوای تێگە بە 70,000 بوو مەمنونتم ئەگە لەم پێیا بکەی. جا باشە خانووی تۆزە ئەگەر بۆ ژیان شیاو بێت لە سەروی 200-300 وانێ بە 70 چ زۆرە خانوویەکە هیچ یا نابی بەخوای بە 200 کابرا مەمنون ئەگەر هەبی. وەڵای خانی کرێ بەدەست ناکەوی لێرە زۆر بە زەحمە بەدەست دەکەویتن چونکە یک لای 25 و نقشه 24 و اوجانه هیا خدمات ناچیت پروژه ناچ نگه پروژه و خدمات بچته برید خلق یکیش لیره عرضت گران بود داخلی 7 دفتر 6 دفتر 5 جون لبنده بله باش خانوی که حساب المون 100 متری اگر هبه لستوران نخکی بو کریسنده آخر جه دزانی محل دزانی محل هیا 300,000 محلیش هیا 100,000 دست شده داد جه دزانی اصلا گرکی بارزانه گرکی شورشه گرکی خبات اوجیان خانی راقی نت گرانن. باش ابینم ل زور زاران خانوی سرگل خول نرخی 200,000 اشتوا هي لسوران
آخر لا تشجع لما محل دور هيا بر نزيك هاري ولا دوساتش بدأسنا خاوين بيت جلا خاوين بيت نزيك بيت بدأسات زار يا راس بيت ڕۆژانە چەند کەس سوودێنە لە ئێوە ئەگەر تو چەند کەس دێ بۆ داوای کرێ بکە والله ڕۆژانە دێن تقریبا 5-6 کەس دێن ڕۆژانە داوای کرێ دەکەنە هەموو ڕۆژێ بە بەردەوام هەموو ڕۆژێ بەردەوام هەرێوە سۆران بەعکمی ئەوەی چادەورەی چایە حکومەتش ئەو پیلانەی نەبووە تا ئێستا بێ پرۆژەکی گەورەی وەکو مەسەلەن دروستکردنی شوقە یا دروستکردنی شارێکی گەورەی نیشتە جێبوون ئەوە هۆکاری سەرچیە لە سۆران دوایەوە خەڵک بەعکمی ئەو عەشیرەت و مەسەلە مەنتیقەی برادۆست و باڵەکایەتی و هەتا مەنتیقەی مێرگە سۆر و ئەوانە خەڵکی هەموو ئەو مەنتیقانە زۆربەی زۆری لە سۆران دانیشی یعنی دەوروبەری ناو سۆران هەمووی دێتەوە سۆران هەمووی دێتەوە سۆران ئەوە وای کردیا جەنجاڵەکی زۆر لە سۆران دروست ببی ڕێژەی خانوو زۆر کەم بیتەوە بە تایبەت خانووی کرێ ڕۆژانە دەیان کەس سەدان کەس دێ بە دوای خانوو کرێگەڕ بەڕاستی بەدەست ناکەوی بەدەست ناکەوی بەداخەوە خۆش هەر لێرە لەگەڵ کاک فەرادە نووسینگەتان هەیە ئەوە تا چەند کاریگەری لەسەر ئیشکاری ئێوەش کردووە تەوانین گۆش لەوانەیە هەر کرێ و شتان لەسەرە چۆنەوە ئەکرێ خانووی کە نەبێ بە کرێ بچێەوە کردن و فرۆشتن کەم بێتەوە تەسیر لە ئیشی ئێوەش کردووە بخێر بێن سەر چاو بەخێراتنی کەناڵەکەی پایتەختەکەم کە بە دوواداچوون بۆ کێشەیەکی زەق کە ئێستانەکە لە سۆران زۆر زەق بووتەوە کێشەکە هەم ئیستیسمار لە سۆران زۆر کەمەوە و لەوانەیە کۆمەڵێک پرۆژە کرابێتن لە ئێرانە بەڵام ئەوەی کە کرایە بەڕاستی کۆمەڵە بڵێن ئەو پرۆژانەی کە کرایە پرۆژەی شەخسی بووینە پرۆژەی حکوومەت نەبووینە ئەگەر بێت و مەسەڵەن حکوومەت لە ئێستانەکەەوە هەوڵ بداتن یەکەی نیشتە جێبوون دروست بکاتن لەوانەیە دەیان و هەزاران گەنج هەبیتن نەتوانێتە لە ئێستانەکە هاوسەرگیری بکە بۆ لەبەرەوەی یەکەی نیشتە جێبوون یەکێکە لە هۆکارەکان زۆر هەن مەسان ئەوانەی کە موچەخۆر ئێستانەکە تووشی ئەشکالیات بووینە لەسە کرێخان یەکێک ئەلێوانە ئەو برادر حەسەنەیە کە ئێستانەکە لێرە نەدانیشتیا یعنی بەڕاستی کە خاوەنی خانوەکە یعنی هەتا ناسنامەی ئەوەکەی لێ وەرگرتیا موچەی لە بەرامبەر ئەوەی کە پێی نەدرایە ینی موچەکەی ئەوەندە کەمە خانەکەش لەوانە نییە ئەوەندە گران بێتن لەبەر ئەوەی کە موچەکەی ئەوەندە تاخیر بۆ نەیتوانێت موچە بدە حەوت کرێکەتی سەرێ ئیدی بە نەحیلازی لە شەرمی خۆی لەبەر ئەوەی کە کەسایەتێکە لە ناوچەکەیە هاتۆ گوتی کاکەجان ئەوە کارتی موچەکەم بڕم خۆی لە کاتی موچە بچێ وەرێگرێت بەڵێ خاوەن موڵکەکە ینی بەڕاستی ینی حکوومەت پێویستە ئەوڕێک لەو مەسئلەیە بداتەوە من کوڕەکانم هەن لەبەرەوە ژنایە نەکات ئەڵێ من نەدەهاتم هەیە نە پرۆژە هەیە خانووشی دەست ناکەوێتن و ژیانی خێزانەکەشی پێتەکمیل ناکرێتن کەواتە ئەبی دانیشتن ژنێ کەسوکارت هەیە بڕم بە دوای خانووە بخانیوە دەست نەکەت بێشت قورآن بەخۆ لە دوو خانی بووم لۆ کرێ لۆ خزمەتی ئێوە دەستم ناکەی وەڵام تەقریبی و مانگەکە بە دوای خانوێ نووسینگەکان نووسینگەکانش کوڕە ئەو شەتە تەماحیان نەکەی هەتا چاوریان نەکەی باش چاوریان نەکەی پارەی زیاتریان بدەیت ئارێوالا باشە بۆ من ئێستا ئەتوخانوەشەگری عەقدی نووسینگە لەگەڵ خاوەن موڵک و کرێچی لەوە چەند وەرەگیرێت بەخوای زاو گەڕێت و سە بەڕشێ خۆت و سە برادراتیا خۆی هەی وەرەقەچێدا هەیە 600 هەفتایەدا یعنی کرێچی ئەبێ بەشش پارەکەی بدە هەردوو بدەن هەم خاوەن موڵک هەردوو بدەن ئەوە تەنها لەبەر ئەوەیە کە نووسینگەکە پێی هەڵمەسەلەوە 1000 مشتیرەیە کابرای هەیە دەخانەی ناسە دەرێ کابرای پەمشتیرەیە لەمە هەندێک مەسەلەتێکنە نووسینگە باشترە بازاری خانوبەرە خراپ بوو لێرە لە سۆران و ئەو هۆکارەکەیتی گران نییە باڵێ زیادەکە و خەڵکی زۆر تێکا زیاتر خەڵکی دەرەوەی شاری خەڵکی دەرەوەی ناوێرە شاری بۆ نووسینگەت هەیە بەڵێ بە کەچێ گەڕی لە نووسینگەکان خانوو هەیە پیانای بڕ زەحمەتە گریان چەندە چەندیان پێوتوی وەڵای شوێ نەزانیت هەموو سارێشتی دەیە و بە شوێنە گۆڕێ گرانە هەرزانە هەمووی هەردەست ناکەوی ناوەڵە گرانە ینی ئەو گانێک کە گەڕاوی خانووی دەیە 300,000 400,000 ئەتوانی بە 600,000 بدەیت قابل ئەگەرمان دەوای سەخانمان گرتبوو خۆی ئەلەن کرێتی لێ ناچاری ئەبێ بە کرێتی ناچارێ بەس سلێکەوی لێ دەست ناکەویت
هەرنی خان بە دەگمەن ئێستا خۆم 4 مانگرە بە دوای خانووی کڕیوە وایە لە لایمە ناوی خۆت نووسە بەرێ وەڵا بەس خانی نییە بەداخەوە ئاری وەڵا خانی گڵ لێرە بەخوای داوای 200,000 لێکردە ئەو ڕۆ بە 180,000 بەکرێداکەوە خان گڵە لەکن مزگەوتی مەلاوە خانووی گڵ ئاری بەخوای 180,000 ئاوەژیان کردن بەخوای ئەبەڵێ خۆشە بەس بەکارچی بێ خانی گڵ بە 180,000 بی ئەوێ سەبەکە بە چەندی لەو نەبوونیە لەو بێ مەعاشەی تێگەی ئاو کارە باس سەربار و ئەوەی ژیانی خەڵکیە لە سنووری سۆران بەگشتی کە کەسێک دێتە لای ئێوە خانووی دەستی کەوێت گرفتێکی تر لێرە بۆ خاوەن کرێ دروستە بێت بۆ ئەو کەسێک کە بە دوای کرێوێ حکومکە هەر کەسێک خانی بەکرێ بدا لە لایمە بنویسی یەکەم خاڵی ئەوەیە بە شەرکیم حاشی خانی نادات ئەوش گرفتە کەسێک کە موچەخۆرە بەدوای خانیەوەیە سەرچاوەی نینیە یعنی ئەوەی هەیەی موچەکەیە ناتوانێت کرێکە دابین ناتوانێت کرێکەی دابین کابراایە دوسێ جارات تەلای من پێی دەڵێ کاکە ئەوەی معاشت نادەمێ خانی هیچی شوکاری دیشی نییە کاسبی نییە چ دەکا کابرا من لێرە داوە لە بەڕێز کاکەڵگۆر دەکەم سەرۆکی ئیدارەی سۆران ڕێ خۆشکەر بیت بۆ خانیکردن خانوو دروست بکرێت خانی دروست بکرێن ڕێ بدەن خەڵک خانی بۆ خۆی دروستکە سابکە ئەو گرفتە چارەسەرە بی